بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکات، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکات، بە مسلمانی بمانژێنێ، بە مسلمانی بمانمرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بمان کاتە کانگای بەها جوانەکان و هەرچی کە بەها و ڕەوشتی جوانە تێماندا بێتە دی، بۆ ئەوەی کە ڕەنج بە خەسار نەبین و بۆ ئەوەی کە لە ڕۆژی دواییدا شەرمەزاری بەر خوای پەروەردگار و بەر قاپی خوای پەروەردگار نەبین و ببینە مایەی خێر و خۆشی بۆ کۆمەڵگە و مجتەماعی خۆمان، چونکە هەر کەسێک کە ئەو بەها جوانانەی تێدا مەوجود بن، هەم بۆ خۆی مرتاح دەبێ، هەم بۆ خۆی بەختەوەر دەبێ، هەم دەبێتە مای بەختەوەری بۆ دەوروبەریش. طبعا خۆشەویستانم، هەر بەردەوامین لەسەر حەڵقەی یەکەم کە مەسەلەی عەدلە، دادگەری. طبعا هەر وەکو لە دەرسی ڕابردووش باسمان کرد، هەر بەهایەکە لە دەستی بدەی خەسڵەتێکی خراپ قید دەبێتەوە، خەسڵەتێکی خراپ شوێنی دەگرێتەوە. ئێمە زۆرمان ماوە کە باسی عەدل بکەین، بەڵام پێم خۆشەوەی بزانن ئەگەر عەدل نەما، دادگەری نەما، بەرامبەر بە عەدل زوڵم دروست دەبێتن. جا چ لە شخصی یەکەم بێ کە سەرۆک و کاربەدەستە، و چ ئینسانێک بێ کە ڕئیسی عائیلەیە، یا ئینسانێک بێتن کە عائیلەشی نەبێتن. یعنی مستحیلە کە مەسەلەن بۆ نمونە عەدالەت نەما، دادگەری نەما، زوڵم دروست نەبێتن. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەگەر تەماشای قورئان بکەین، هەم مخاتەبەی پێغەمبەرانی کردووە عەلەیهیمو سەڵات وسەلام کە دادگەری پەیڕەو بکەن، و هەم مخاتەبەی تاکە تاکەی کۆمەڵگە و مجتەماعی کردووە، و هەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ستایشی دەسەڵاتداران و ستایشی حاکم و کاربەدەستانی کردووە دادگەر بن. بەڵام پێچەوانەکەشی وەکو گوتمانە گەر ئەو نەبوو، ئەو لە شوێنی قید دەبێتەوە، چونکە گەر حاکم و دەسەڵاتداران دادگەری پەیڕەو نەکەن، عەدالەت پەیڕەو نەکەن، لە مقابل چ دەبێت کە ڕۆکە دەیبینین کە زوڵم مستەم شوێنی دەگرێتەوە. لێرە هەر ئیشارەتێکی سەرپێی پێ دەکەم لە مەسەلەی زوڵم کە شوێنی دادگەری دەگرێتەوە، و گەورەترین زوڵمیش ئەوەیە کە ئینسان پشت هەڵکا لە بەرنامەی خوا تەبارەک و تەعالا. ئاگاتان لەو خاڵەی هەبێتن، پێم خۆشە بیزانن گەورەترین زوڵم ئینسان کە لە خۆی دەکا ئەوەیە کە ئینسان پشت لە بەرنامەی خوای گەورە بکات تەبارەک و تەعالا. خوای گەورە تەبارەک و تەعالا لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ: ومن أظلم ممن افترى على الله كذبا ومن أظلم ممن افترى على الله كذبا أولئك يعرضون على ربهم ويقول الأشهاد هؤلاء الذين كذبوا على ربهم ألا لعنة الله على الظالمين. ألا لعنة الله على الظالمين. يعني ئەوانەی کە زاڵم و ستەمکارن، خوا لەعنەتی لێکردوون. و لە چەندان ئاەتی دیکەدا خوای پەروەردگار باسی ئەو زوڵمە دەکات. لێرانەگە تەماشای دەفەرمی وەمەن ئەظلم، یعنی هیچ کەسێک لەوەی زاڵم و ستەمکارتر نییە. ئەو ماناکەیتی، یعنی ئەگە بگەڕی کون و قوشبنی هەموو دنیا بگەڕی، نایبینیەوە فعلێک لەوەی شەنیعتر بێ، لەوەی خراپتر بێ کە درۆ بە دینی خواوە بکە،
درۆ بە زاری خواوە بکات تەبارەک و تەعالە، درۆ بۆ خوا هەڵبەستێت تەبارەک و تەعالە. جا چ لەوەی کە بڵێ دوو خوا هەن، چ بڵێن خوا شەریکی هەیە، چ بڵێن سێ خوا هەن، وەچی ئەمڕۆکە لە بەشێک لەو خەڵکێک کە ئیدعای خواپەرستی دەکاتن، لە هەموو کەس زاڵم تروستەم کارتر ئەوانن. ئەوجا کاتێکە ئەوانە لە ڕۆژی قیامەت خوای پەروەردگار تەبارەک و تەعالە زیندیان دەکاتەوە و بۆ حەشر و حیساب دێنە خزمەت خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، ئەوانە بوون کە درۆیان بە ناوی خواوە کرد، ئەوانە بوون کە درۆیان هەڵبەست بۆ خوا تەبارەک و تەعالە. ئەوجا دەفەرمێ ئەلا لعنەت الله علی الظالمین، لعنەتی خوا لەو زاڵم و ستەمکارانە بێتن. و ئەمڕۆژ خۆشەویستانم گەورەترین زوڵم ئەوەیە کە منهەج و بەرنامەی خوا لادەی، منهەج و بەرنامەیەکی دەستکرد لە شوێنی دانەی. ئاگاتەن لەو خاڵی هەبێ زۆر زۆر خاڵێکی دقیقە و خاڵێکی زۆر خەتەرە و وردە، و ئەوڕۆ لای خەڵکی چونکە هابۆتە ئەو سیستەم و دەستوری عەلمانیەت لە عالەمی ئیسلامی، وەکو کە ئەنەما خەڵک وا تەماشای دەکا منهەج و بەرنامەیەک بێ لە ئاسمانی هات بێتە خوارەوە. ئەمە گەلێک زارە قسەم کرد و دووبارەشی دەکەمەوە ئەمڕۆ. ئینجیل و تەورات کە دوو کتابی سەماوین، ئینجیل و تەورات کە دوو کتابی سەماوین، خوا ڕۆژێک لە ڕۆژان تەبارەک و تەعالە ناردوونی بۆ دوو پێغەمبەری پایەبەرز بۆ موسا و عیسا عەلەیهی السەڵات وسەلام. بەڵام لە دوای هاتوونی قورئانی پیرۆز ڕێگەی بە هیچ عەبد و بەندەیەک نەداوە کە بڵێ وەڵام من هەر بە دوای ئینجیل و تەورات دەکەوم و پشت لە قورئان دەکەم. ئەو ئینجیل و تەوراتە فەرەزنە ئەگەر دەستکاریش نەکرابان، چکە دەستکاری کراون و خۆی نەماوە. تەماشای ئینجیل و تەورات کە شتی سەیر و عەجایبات تێدا دەبینی کە بۆ خوا بوختان کراوە، بۆ پێغەمبەران بوختان کراوە، شتی سەیر و سەمەرەی تێدا تۆمار کراوە. بەڵام فەرەزنە ئەو ئینجیل و تەوراتە یەک حرفیشی تێدا دەستکاری نەکرابێتن، وەکو خۆی بێتن بڵێ ئەمن بە دوای قورئان ناکەم، بە دوای ئینجیل و تەورات دەکەم، فەرقی نییە، هەردوو کتابی خوای پەروەردگارن پێی کافر دەبی. لە حاڵەتێکدا کە قورئان ڕەفزکەیەوە، بەڵام دەبێ ئیمانت هەبێ کە ئەو دوو کتابانە کتابی خوان. ئیمانت بە کتابەکان هەبێ، لە زمنی کتابەکان ئینجیل و تەوراتن. بەڵام قورئان وەلانەی بڵێ فەرقی نییە، مادام هەردوو هەموو هەر کەلامی خوایە، هەموو هەر کتابی خوان، ئیمانم پێیانە، قورئانەکەی وەلا دەنێم ئیمانم بە قورئانەکەی نییە، ئیش بە قورئانەکەی ناکەم، ئیش بە ئینجیل و تەوراتەکەی دەکەم، پێی کافر دەبی. ئەگەر هەموو شتەکانی دیکە شت ڕێک بن، نوێژەکان لە کاتی خۆدا بکەی، زەکات بدەی، حەج بکەی، هەرچی فەضائیلە و هەرچی ئەمر و فەرمانەکانن جێبەجێیان کەی، بە موسڵمان لە قەڵەم نادرێ. با خورتری کەمەوە هەموو قورئانت قبول بێ، هەموو قورئانت قبول بێ، هەموو ڕوکنەکانی ئیسلامت قبول بێ، هەموو ئیسلامت قبول بێ، بەس بێ بڵێ وەڵای تێبینیم لەسەر یەک ئایەتی قورئانێ هەیە. لەو سەردەمەی ئێمە قەناعەتم وایە کە مەسەلەی دەستبڕین زوڵمە، ئیشی پێناکەین و ئیمانمان پێ نییە و قەناعەتمان پێی نییە. ئینسان پێی کافر دەبێ و پێی هەڵدەگەڕێتەوە لە دین، بە موسڵمان لە قەڵەم نادرێت. ئەدی ئەوانەی کە بەرنامەیەکی عەلمانیان تەبەنی کردووە، شەخصێک نووسیوێتی، ئینسانێکی وەکو من و تو نووسیوێتی کە ڕەغەبات و حەز و شەهوات تەئسیری تێدەکا، لە بەرژەوەندی زاڵم و ستەمکاران، لە بەرژەوەندی خۆی قۆرغی دەسەڵات دەکا، بۆ خۆی یاساکان دەردەکا، بۆ بەرژەوەندی ئایلەی خۆی یاساکان دەردەکا. ئەدی ئەو بەرنامە ئەو نەک هەر بەشێ هیچی قبول نییە ئیسلام، هیچ ئەحکامێکی قورئانی قبول نییە. کەواتە خۆمان بپارێزین، تخونی ئەوانە نەکەوین و لەگەڵ ئەوانەدا نەبین، و عەلمانیەت کە دانراوە بۆ جێگرەوەی ئیسلام دانراوە. ڕاستە کابرا دێ مەسەلەن نیفاقت لەگەڵ دەکات، درۆت لەگەڵ دەکات، دەڵێ کاکە وانییە ئەو نزانم چی و ئەگەر وانیە فەرموو جەنابەت دەسەڵاتداری ئیعلانی کە بڵێ کاکە هەموو ئەحکامەکانی شەریعەتی خوابان قبولە، محکەمەکان دەبێ حکم بە شەریعەتی خوا بکەن، شەریعەتی خوا لەسەروی هەموو لایەکمانەوە بێت. ئەو جا دەستت کراوە بێ بۆ دەرکردنی قەوانینێک لە بەرژەوەندی خەڵکو بۆ خزمەتی خەڵکو، بەڵام پێچەوانەی شەریعەتی خوا نەبێت. ئەو کاتەی دەڵێم ڕاست دەکەی. ئەو جا ئەوە زۆر زۆر گرینگە،
لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو مەنهەج و بەرنامەی کە ناردووە بۆچی ناردووە؟ بۆی کە ئینسان پەیڕەوی بکاتن و لە ژیانی ڕۆژانەشدا چ بێتن؟ دادگەری هەبێت. ئەگەر دادگەری هەبوو ئەو خاڵە زۆر گرنگە خۆشەویستانی خۆم. خەڵک هەمووی ئیسراحەت دەکا وەکو مەشهورە لە کوردەواری خۆمان دەڵێن لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز گورگ و مەڕ پێکەوە ئاویان خواردۆتەوە. گورگ و مەڕ پێکەوە ئاویان خواردۆتەوە، یعنی هەندە تەبا بوون. عەدالەتی تەئسیری لەسەرەوانش کردووە. بۆ چونکە ئەگەر حاکم عادل بێ دادگەر بێ نایەڵێ حەیواناتیش برسی بێتن. وایە بەڵێ لە سەردەمی دەوڵەتی زێڕینی ئیسلامی حتا حەیواناتیش لە بەیتولمالی موسڵمانان بودجەی تایبەتیان بۆ دانرا بوو. پەرژینێکی قایم بێ بۆ مەجلیس، بۆ ئەو گوێ درێژانەی کە خەڵک بەرەڵای کردوون، بۆ ئەو سەگانەی کە مەسەلەن بۆ نمونە تۆڕی کراونەوەکو کوردەواری خۆمان دەڵێ، بۆ هەرچی حەیواناتی مفتەریسە ڕزق و ڕۆزیان بۆ دابین کردبوون بە ئەمری خوا تەبارەک و تەعالا عەفوەن دەچوون چیان دەکرد؟ تەوزیعیان دەکرد. تەوزیعیان دەکرد بەسەر چیاکاندا، بەسەر ئەو شوێنانەی کە مەسەلەن غابات بوون، بۆی کە ئەو حەیواناتانە لە برسان نەمرن. ئەگەر شەریعەتی خوا حاکم بێ ئاوا هەڵسوکەوت و معاملە دەبێت. ئەو جەبرا خۆشەویستەکانی خۆم بینەرانی ئازیزم، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە حەساسترین کات دەکە ئینسان تووڕە دەبێ، یان ڕقی لە خەڵکێکە، دوژمنایەتی خەڵکێک دەکەی. عادەتەن ئینسان ئەگەر ڕقی لە خەڵکێکی بوو دوژمنایەتی کرد، ینی قەڵەمی چاکەی پێدا ناینیتن، چاکەی بۆ ناڵێتن، پێخۆشە لە هەموو مەجلیسێکدا زەمی کاتن، پێخۆشە ڕۆژێک لە ڕۆژان پێویستی بەشایەتی و بێشایەتی حەقی بۆ ناداتن. لەبەرەوە خوای پەروەردگار دەفەرمێ وەلا یەجریمەنەکم شەنەئان قەوم عەلی ئەللا تەعدیلوا اعدلوا هو أقرب للتقوى. ئەمە بەدوای چدا دەگەڕین؟ بەدوای ئەوەدا دەگەڕین کە ئەهلی تەقوا بین. خوایە لە تەقواداران بمانجێڕە. دێ و دوعا ناکەین با یەکێک لە هۆکاری بوونت بە ئینسانێکی متتەقی، ئینسانێکی لە خواترس، ئینسانێکی لە خوا نزیک، ئەوەیە کە عەدل لە ژیانی ڕۆژانەتدا ڕەنگ بداتەوە. دادگەری لە ژیانی ڕۆژانەدا ڕەنگ لەگەڵ دایک و باوک و منداڵەکانت نا ئەدی لەگەڵ چێ؟ لەگەڵ ئەو کەسانەی کە دوژمنایەتیت لەگەڵیان هەیە، ڕقت لێیانە، ماڵیان خواردووی، غەیبەتیان کردووی، بوختانیان بۆ کردووی، ڕۆژێک لە ڕۆژان لێیان داوی، بەڵام کە پێویستی بە شایەتی حەقی تو بوو کە ئەو عەدالەتەوا دەکا کە تۆ بۆ نمونە خەسڵەتێکی هەیە، حەقێکی هەیە، ئەتۆش دەزانی کە حەقە دەبێ دانی پێدا بدەی. لەبەرەوە خوای گەورە دەفەرمێ بە بغض و قین واتان لێ نەکا کە واز لە عەدل بێنن، لەبەرەوە عەدل واجبە، سنەت نییە ئاگاتان لێبێ. دادگەری واجبە لەسەر هەموو کەسێک لە هەموو حاڵەتێکدا، لەسەر هەموو کەسێک لە هەموو حاڵەتێکدا. ئەوجا خۆشەویستانی خۆم تەماشا دەکەین خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەمر بە پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وەسەلام کە دادگەر بێ لە مابەینی هاوڵانی لەگەڵ دوژمنانی لەگەڵ دەوروبەری. ئەوەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە هاوڵان دەفەرمێتن کە خوای گەورە ئاەتی بۆ ناردووە. خوای گەورە پێی دەفەرمێ وئومیرت لیەعدیل بەینەکم، یعنی ئەی موحەممەد پێیان بڵێ ئەمن ئەمرم پێکراوە لەلایەن خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالا کە دادگەر بم لەگەڵتان، کە عادل بم لەگەڵتان. لەبەرەوە لە سێرەی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە یەکێک لە غەزەواتدا غەنائیمی تەوزیع کرد. طبعاً کە غەنائیم تەوزیع دەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حەقی شەرعی دیاری کراوە، هی مجاهدین چەندی دەکەوێت و چەند دەبێتە بۆ بەیتولمالی موسڵمانان دادەندرێتن.
لەو بەشەی کە بۆ بەیتولمالی موسڵمانان دانراوە بە تایبەتی لە فەیدا فەی ئەو غەنیمەیە کە بەبێ شەڕ دەست دەکەوێتن کە بەبێ شەڕ و جەنگ و قیتال دەستکەوت ئەوە عایدی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو تەوزیعی دەکات. یەکێک لە ئامادەبووان گوتی ئیعدل یا محەممەد، جاوەرە ئەو عەقڵیەتە ڕووی لە پێغەمبەر کرد عەلەیهی سەلام بە عەدالەت تەوزیعکە بۆ چکە یعنی دائیمەن ئینسان کە طموحی دنیایە و پێخۆشە هەمووی دەبەرچێوی کات. ئەوەی لای پێغەمبەری خواش عەلەیهی سەڵات وەسەلام قیمەتی باڵە پێشکەیەکی نەبوو بێتن سەرۆت و سامانی دنیا بووە، زێڕ و زیوی دنیا بووە. لەبەرەوە لە دوای فەتحی مەککە لە غەزوەی حونەین ئەوەندە سەرۆت و سامان و ئەوەندە غەنایمیان کەوتە بەردەستی ئیوا هەبوو 100 وشتری دەدایێ، 200 سەرمەڕی دەدایێ. بە تایبەتی سەرەسەرەکانی قوڕەیش کە موسڵمان ببوون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات دەویست بەو ماڵەی ڕایان کێشیتن بۆ ئیسلام و دڵیان ئاسوودە بکاتن کە کاکە ئێمە دوژمنایەتی و ڕقمان لەگەڵ ئێوە نەماوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ وەیحەک، قوڕ بەسەر، ئەگەر ئەمن عەدالەت نەکەم چی عەدالەت دەکات؟ جا خوای گەورە و عەزیم لە ئاسمانێدا متمانەی بە من کردووە، سیقە و متمانەی بە منە، ئێوە لەسەر زەوی بە من دەڵێ عەدالەت کە و سیقە و متمانەتان بە من نییە؟ دا بەشێکی لە عولەما دەفەرمون ئەو خەواریج و مەواریجە نەوەی ئەو پیاوەینە، ئەو فکرە سەقەتانەی کە دروست بوو. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چۆن ئەمری بە پێغەمبەر کردووە عەلەیهی سەڵات وسەلام کە دادوەربێ کە عەدل و لە عەدالەت و لە عەدلدا لانەدا، بە هەمان شێوەش دەفەرمێ ئین الله یەئمر بالعەدل والإحسان، ڕوو لە هەموو خەڵکی دەکات. خوای گەورە ئەمر بە عەدل و بە چاکەکاری دەکات. حادیسەیەکی دیکە برا خۆشەویستەکانم، ڕۆژێک پورزایەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ سەحابەیەکی دیکە کێشەیەکیان بۆ دروست دەبێت لەسەر ئاودانی زەویەکانیان. زەوی ئەو سەحابەیە کە پورزای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە سەروی زەوی ئەو پیاوەی دەبێتن. ئەویش دەڵێ پێغەمبەری خواوە زوڵمم لێ دەکا ئاوم بۆ بەرنا ئاوەکەش لە ناو زەوی ئەو پیاوەی بوو، لە ناو زەوی پورزای پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وسەلام. ئاوەکە هی ئەوە بانجیان دەکات دەفەرمێ کێشەتان چییە؟ دەفەرمێ پێغەمبەری خوا ئەو پورزایت و زوڵمم لێ دەکات و ئاوم بۆ بەرناداتەوە و ئەویش فەرمووی فڵان کەس وایە گوتینە وەڵای پێغەمبەری خوا ئەمن ئاوەکە هی خۆمە، هەموو جارێ شتەکانی خۆم ئاودا بۆم بەرداوەتەوە. گوتی باشە ئاوەکەی مەگرەوە لەوی کەنجین ئیشی خۆت پێ تەواو بوو بۆی بەردەوە. ئەو دەڵێ وەڵای پێغەمبەری خوا لەبەرەوەی پورزای تو ئەتوو لای پورزای خۆت دەگری. تی حەق و عەدل ئاوایە گەر پێ بڵێ متوانی هەنەشت داتی ئاوەکەی، ئاوەکە هی خۆیەتی مڵکی خۆیەتی لە زەویەکەی خۆی دەرقوڵیوە ئاوەکە کە من دەڵێم ئیشی خۆت پێ تەواو بیدی ئەوە فەزڵە و چاکەی لەگەڵت دەکات. جا خۆشەویستانم مەسەلەی عەدل دێینە سەرێ دوایە هێشتا مایکی عەدل. ئەگەر عەدل بوو ها ئاسمانەکان بە عەدل ڕاوەستاون، دینی خوای گەورە بە عەدل دابەزیوە، دەسەڵات و سوڵتە بە عەدل تەمەنی درێژ دەبێتن. ئەم پێم خۆشە بزانم ئەمن لە مێژە بەخوا ئاوانە ئاوە ئەو گوێم ئاوە هەڵخستون ئەو زاڵ موستەمکارانە لە بین دەچن دەشی بینینەوە، چکە زوڵم موستەم زۆر تەمەنی نییە و زۆر ناخاینێت. بەس خوای گەورە تەبارەک و تەعالا ئەو زاڵ موستەمکارانە حەبلیان بۆ درێژ دەکا، دانیان بۆ ڕوو دەکا، حەتا ئیدا ئەخەدەه لەم یوفلیت، کە پێوە بوون بەربوونیان نییە. کو ئێستا تەڵەی وا هاوە کابرا کە ڕیوی بە تەڵەیەوە بوو، دەڵک بە تەڵەیەوە بوو، خۆ لە دار و بەریدا لێ نابیتەوە. قەسەم بەخوا کە پێوە بوون خۆ لە دار و بەریدەن لێ نابنەوە.
بە چاوی خۆشمان دەیان بینین ئینشاءالله. لەبەرەوەی بەڵام ئاگاتان لێبێ دوا قسەم لەو بەرنامەی ئەوەیە مەسەلەی عەدل بەس پەیوەستنێ بە سەروی خۆمانەوە بۆ خۆشمان دەبێ صیفەتی عەدلمان هەبێ و لەگەڵ دەوروبەرمان لەگەڵ خوا لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ دەسەڵاتداران لەگەڵ جیرانەکان لەگەڵ خێزان لەگەڵ ماڵ و منداڵماندا دەبێ دادگەریمان هەبێ و ڕنگ بداتەوە لە ژیانماندا. تا حەڵقەیەکی تر بەخوای پەروەردگارتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.